كافلا كيدتا 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 كافلا كيدتا لدسنت بخار جزايتا لدسنت بخار جزايتا ونايتا بناي خداي بخشن دو مهربان من ناوم عبد الرحمن حاجي عبد الرحيم السيد حمامين أسرى عبد الرحمن تاوغوزي لقندي سرشاتي دفري تاوغوزي كمأوى زيدي مولوي شاعر اللي لدايك بوم لصالي نظر نصو حفتا ودو تا تمنيك شش صالي اللي بوم دو بأويك رجيمي بيشوي غور بلين كالراي قواسل قد كان إما تونتا ناوتشي كبيوتري ناحية زران يك برام هي براكم لخوم قولتر سيد محمد وشوار بيانش خوش كشمه والله وكو بيوندي لقلا حمويانا الحمد لله تشونك بو ريتم كردواري هاتوين يساش يعني بيك نعمان كريه سواس بخوا بيوندي كي باشو روحي لقل يكا همانا تنادن بول مخش كذا كان إلا بخالو جان نبي بانيك ناكن يا برازا كان بماما جان نبي لبر وسباز بخوا پەیوەندێکی زۆر باش و ڕۆحی و معنەویمان هەیە و بەردەوام پێکەوەین بۆ ئەوەی ئەو شیرازەیە نەپچڕێ هەر بەردەوام ئاگامان بەدڵ ئاگامان لێکتر ئێمە کەیتر ڕاگوێزراینە ئەو ئۆردوگایە ئێستا پێوترە ناحیە زەڕایەن قوتابخانە کرایەوە قوتابخانە و کاتر لەو خانوانە بوو کە بۆ خەڵکەکە کرابوو چەند ژوورێک دابین کرابوو لەوان و قوتابخانە کرایەوە من سەرەتای 78 بوو لەوێ ئیتر کە 78 بۆ 79 چوونە پۆلیەکی سەرەتایی کە ئەو کاتە سەرەتایی پێوترە تر دواتر بەردەوام بووم هەر تا لەوێ بنە سەرەتایم تەواو کرد دوای سەرەتایی هەر لەوێش ناوەندی هەبوو ناوەندیمان خوێند و دواتر بۆ ئامادەی یا دوان ناوەندیان پێوت یەک ساڵم لە هەڵەبجەی تازە بووی تر هەمووی لە نێو زەڕایانە بووە سوپاس بخوا من هەروکو بڵێ خوای گەورەی لەگەڵ ئەوەی کاوە پێگەشتم و تر چوومە قوتابخانەوە هەندێک بەهرەی جوانی پێدا بوون یەکێک لەو بەهرانە خۆشنووسی بوو وەی وێنە کێشان بوو کاتی کە پیشانگای ساڵانەیە کرایەوە گرنگی بە ئەو شتانە ئەدرای ئێمەش بەشداریمانە کرد وەتەنانەت بە بیرمی تەنان لە قوتابخانەکەوە باش بوون لێوێنە و کردن و خەت خۆشیە زۆر جار مامۆستایەکمان هەبوو مامۆستاکەی وت هەندێکی وێنەیەکم بۆ بێن و قوتابێکانە هاتن نادێن عەبدوڕەحمان دانیەکمان بۆ کەم و بەخایکی دەفتەرێکی سیلپەڕیم نەدەنێ نایکەم تجاری وا بۆ دەفتەرم کۆ کردەوە دوایێ هەر بە خۆشی بەڵام پێمەدانەوە لە ئەو بەهرانە هەر هەبوو وەکو کە هەبوو بەشداریشمان هەبوو و الحەمدوللا دەستخۆشێکی باشیش لە نێوان ئەو مامۆسانی کە ئەو سەردەم هەبوو ئەوەش وایە کرد کە زیاتر تۆ بتوانی بەردەوام بی وەگرنگی پێ بدەیت و بابەتەکە وارەکەت بەرەو پێشەوە بەری بەداخەوە هەندێکیان ڕۆشن و کۆچیان کرد کە ئیترەوانە ئێستاش وەکو بە حەقەت من لە ماوەشە لە فەیسبووکەکەمە بڵاوم کردەوە هەندێکیان وەکو ئەوەنە بە ڕۆح تێکەڵ بووین خواخۆی ئاگادارە ئێستاش لە هیچ نوێژێکە لەبیرم نەکردون دوای هەموو نوێژێک نزای خێریان بۆ کەم کە خوای گەورە بە باشیان شاد کات بۆ من دڵشاد ئەحمەد قازی بوو حەیدەر ئەسعەد بوو مامۆستا کامیل بوو کامیل مستەفا سەلیم ساڵح باران مەحموود بوو مامۆستا فایق کۆمەڵێک لەم بابەتە کەسانە بوون کە هەمویان کەسی چاک و پاکۆمانە و کە ئەوەندە تێکەڵ بووین بە ڕۆح ئێستاش لە خەیاڵ و زیهنی مندا هەردێن و ئەڕۆن و ئەوانش کە ماون بەڵێ مامۆستا عەبدوڕەحمانە کاک عومەرە زۆرێکی تر لەوانەکەی تر کاک فازڵە بڵێن ناوی هەمویان ملۆ چێسان نەکەوێتە مامۆستا جەمیل لە مامۆستا فاتیحای سا لەگەڵ خۆمان یەک دوانێکیان ئەمانە پێکەوە هاوڕێ بوون و هاوڕێبوونی ئێساش هەر بەردەوامە هەتەنانە هاتوشۆی خێزانی و ماڵەوە و سەردان و پەیوەندی هاوڕێتی ئەو سەردەمە بە بێگومانیان لەگەڵ ئێستا ئەم سەردەمە جیاوازە چونکە ئەو کاتەی مرۆڤ سادەتر بوو و مرۆڤ بێتەماحتر بوو و مرۆڤ هەمیشە هەوڵێدا جوانەکان چەندێک لە خۆیدا هەیە بە بەرهەمبەرەکەی پێشکەشی بکات چونکە هاوڕێتی ینی ئەو کەسەی کە تۆ ئەتوانیت لە بەردەمیدا بە دەنگی بەرز هاوار بکەیت و ئەتوانی ئەو کەسە بێ کە هەگبەیەک بێ بۆ تۆوە جێی متمانە بێ بۆ تۆوە هەوارێک بێ کە تۆ نهێنیەکانی خۆتی پێپارێزی یام کەردارەکانی ژیانتی پێپارێزی من ئێستاش ئەڵێم هەندێک هاوڕێم هەنی عنی لەو کاتەوە تا ئێستا بەردەوامە کەسانێک ئەڵێن چۆن وا بەردەوامی من ئەڵێم تۆ بۆ من ئەمە ئەتوانم هەموو شتێکی خۆمی پێ ببەخشم یا لای باسکەم تا ئێستاش بە هێشتێتەوە یا ئەو بە هەمان شێوە بۆ من بەڵام بەداخۆی ئێستا ئەم هاوڕێتی ئەم سەردەمە هەرچەند کەسانی باش هەرگیز لە کۆمەڵگە نابڕێەوە هەنوە بەردەوامی بەڵام ئێستا هەندێک مادیگەرایی و لایەنی مادی تێکەڵ بووە یاوەی لە هاتوو مرۆڤ وەکو ئالەت بەداخەوە هەمیشە هەر بە دوای پارەوەمانە کە ژیان ئەمە نییە
ژیان ئەوەی بەختەوەری لەوەیە کە ئینس مرۆڤ دڵی پاک بێ و مرۆڤ دڵی پڕ بێ لە محیبەت و متم بە متمانە بێ ئەوەنە ناکاتە لایەنە مادیەکە وەختی خۆی هاوڕێیانی سەردەمیز و لایەنی معنەوی و ڕۆحی و لایەنی حکمەتی زۆرتیا بوو بەڵام ئێستا بەداخەوە کەمتر بۆ ئومێدەم کە بتوانین بگەڕێنەوە ئەویش بەچی بەو تێگەشتن و هۆشیاری کە بمان باتەوە بۆی کە مرۆڤ بوون لە هەمومانە سەر هەڵداتەوە ئەوم کە لە یاد بێت لە قوتابخانە بۆ نمونە زۆر جاش هەشتمانە کرد یەکێ لەوانە مامۆستایەکمان و هاتە ژوورەوە قوتابیەکە ئەوە فیکەیەکی کرد ڕێزم هەیە مامۆستاکە بەم تێگەشت و بە هەمان کاتە منشی زۆر خۆشەویست ئێستاش سڵاو ڕێزم هەیە بۆی نازانم لەکوێ ناوی مامۆستا پاکیزە بوو بە هەڵە نەبووم دوای وتی عەبدوڕەحمان ئەوە بوو کە وتم من نەبوو مامۆستا وتی با تۆ بووی وتم من نەبوو وڵاوتی دەست و کەرەوە منش بەداخەوە ئەو هینەم کرد دەستم نەکردەوە بۆی چونکە خۆم نەبووم وەکو بەرگریەک لە خۆم کەم بەڵام ئەو داری کێناوە کێشە پێ پاڵتایەکم کڕی بوو زۆر جوان من بە حکمەوەی کە هاتی بووم باوکم لە یەکی سەرەتاییە مرد براکەم زۆری خۆشەویستم هەموو شتێکی بۆکەم پاڵتایەکی زۆر جوانی بۆ کڕیم و قەنەعەتەوە بێ لەو قوتابخانە نەبوو بۆ شێوەیەکە ئاوا بێت پاڵتایەکی جوان بوو ئەمانەی وەکو بڵێ خوری وشتی هەبوو وەکو بڵێ دیار بوو لە نای خەڵکە کەیتر نازانم دارەکەی تیژ بوو چی گیرا ئێرەی پاڵتاوەکەم و وڵات دڕا کە دڕا زۆر گریا کە گریامی تەرەویش وەکو دیار بوو بەزەی هاتەوە پێما و کە وەکو بڵێ من بەری ئەیە بەراعەتی منی بۆ دەرکەوت کە من نەبوو متەلەفەکەمتیان ئەو نەبوو ئیتر بێدەنگ دانیشتم و ئەویش بێدەنگ و بەڵام دوایی بۆ ڕۆژی دواتر هاتبوو هەنێ قەڵەم و خاولیەک و نازانم جوزئی عامە بوو شتێکی وا هەمووی بە هەدێ بە کڕام و بۆی هێنام وتی دڵت هیچ نەکاوتم نا تۆ مامۆسای منی من تەنها ویستم وانە بەرگری لێ خۆم کەم کە خۆم من نەبووم چونکە ئەوە لە من ناوەشێتەوە کارێکی وە ئیتر دوای ئەوە هەتا لێ بوو زۆر خۆشەویستم و منیش زۆر خۆشم ئەویست ئێستاش ڕێز و حورمەتم هەیە بووی چونکە ئەوانە بەڕاستی دارەداری ئەلڤیان فێر کردین لە هەولێر چوومە ئەوێ بەس مانگونی وێ لێ بووین لە پەیمانگای مەڵبندی ماسان دوای ئەوەی سلێمانی کراوە گەڕاینەوە بۆرە کە ڕاپەڕین ڕوویدا ڕاپەڕین بەڕاستی ئەلحەمدولیلا زۆر شتی گۆڕی ئێمە بووین بە خاوەنی خۆمان بووین بە خاوەنی پێناسی خۆمان بووین بە خاوەنی کیانی خۆمان گیانی خۆمان بووین بەوەی کە ئیتر ئێمەش هەستێ بکەین هەناسی هەڵبژین کە بەداخەوە ئەم میلەتەی ئێمە من هەمیشە ئەڵێم مناڵی کورد هەرچی باسەکەی بەداخەوە ئێستاش مناڵەکانمان زۆر جارێت کە ئەچینە بازار داوای چەکێکەکەن داوای سلاحێکەکەن لە شێوەی شتی کوشتنەوەمانە بەڵامە بۆ چونکە ئێمە بەڕاستی میلەتێک بووین هەمیشە لەژێر زوڵم و زۆر و ستەمی داگیرکەران و نێرانی کووردا بەڵام خۆشبەختانە ڕاپەڕین هات ئەوەی بەلانەوەی ئێمە بووین بە خۆمان بڵاو بە ئومێدەم ئێمە خەونی گەورەترمان هەبوو بۆ ئومێدەم ئەم خەونانە بێتە دی و ئەم میلەتە بتوانێت یەک بێ پارچە پارچە نەبین چونکە ئێمە ئەگەر یەک نەبین بە یەک دەمان بڕنەوە ئێمە ئەگەر یەک نەبین یەک پارچە نەبین پارچە پارچەمان دەکەن ئێمە ئەگەر یەک سەر نەبین ئەمان کەن بە هەزار سەر بە ئومێدەم کە ڕاپەڕین هات بەڕاستی ئێمە خۆشیەکی پێبەخشین من یەکێ لەوانەی کە بینیم زۆر گرنگ بوو بەلامەوە مرۆڤێکم بینی بەخوا یەکێک بۆ سەرکردانە بۆ جادەی زەڕانی ئێمە تێ ئەپەڕی بەرەو کەلار ئەو مرۆڤە ئەوە نەو سەرکردەیە خۆشەویست ڕای کرد بگات پێی پێ نەگەشت تا ئێستا سایرەکەی ماچ کرد ئێستا ڕۆیشت و کۆچی کردە و کەسە کەسێکیش بوو لە سەردەمی بەعسا من بەبیرم نییە تاوا تازە پێگەشتین پشتی بۆ باسیش نەکردەوە بەڵام نابێم خەونانە لە گۆڕ بنێرن ئەم خۆشەویستی مرۆڤ ئەبێ بگەڕێتەوە بەم دەسەڵاتەوە ئەم دەسەڵات بگەڕێنەوە بۆ یەکتر چونکە ئێمە بمانوێ نەمێنێت لە هەر کوێ بینی فەرقی ڕەش و سپی ئێمە ناکرێ لەو پارچانەی کە تا ئێستاش ناهێڵن ئێمە خۆمان بین بۆ ئومێدەم ئەو هەوێنەی کە ڕاپەڕین ڕشتی سەر لەنێ بمێتەوە و بتوانین بگەڕێنەوە بۆ یەکتر بخوێنینەوە بۆ ئەوی ببین بە کەسانی و بە دەستانی بەڕاستی هەمە هیچمان لە میلەتان کەمتر نییە لە ئەدەبایگیری لە سیاسەتایگیری لە لانی مێژووی ئیگری ئێمە بەڕاستی بەرزین ئێمە باڵاین بەڵام نابێ خۆمان گرنگکەینەوە لە بەردەم ئەو نەیارانە بچووک ببینەوە 2 ساڵ بۆ پەیمانگا و کاتە پەیمانگا خۆش بوو ینی بەڕاستی ئەو بابەتانی کە خوێن فێری ئەوەی ڕێگای وتنەوەی وانەیە کردی و بوویت بە مامۆسایەک بەڕاستی پڕ لە ئەزمون و چاک دوای وایتر یەکەم تاعینمان 15 و 5 و دامەزرای نێمە چوینە گوندێک بەنای گوندی کانی پاشا
لبناري بامو كالسر سنوري إيران وبين العراق النزيكا لبي 3 ساڵ مامۆسابوون کەبووین بە مامۆسا بەڕاستی سروشتێکی جوان و بڵێن وەکو بڵێ گوڵستان و گوڵ و گوڵزار و شاخ و کانی و ئاو یعنی ڕۆحی ئەژاندەوە ئێمە 3 ساڵ لەوێ بوون بەڕاستی ئەوەنەش لەگەڵ ئەو خەڵکات تێکەڵ بووبووین ئەوەنە باش بوو بە 2 مامۆسا و 54 تەلە بەمان هەبوو قەنەعەت و بێ شەوانش کە چوینە ماڵان دەرسمان بۆ قوتابیانە ئەو تەوەکە قوتابی ماڵەکە لێوە بۆ خەڵکی کە ئاهات بۆیە و سۆپە ئەگەرمە کراوە و چایەک لێندرا جەوێکی زۆر ڕۆحی و خۆش و کوردەواریانە بوو ئێمە 3 ساڵەوەی بن ئەو 3 ساڵە بەقەدەر هەموو تەمەن من چێژم لێ بینیوە چونکە توانیمان جێدەستیشمان دیار بێ ئێستا سوپاس بخوا زۆربەی ئەو قوتابیانی کە ئێمە دەرسمان پێوتون هەمویان لە ئاستی بەرزان کە ڕۆژگاری پیانەگەم یا چوومەتەدا بۆن منە من چوومەتە فەرمانگە یەکێک لەو قوتابانە هاتووە بە کەسەرە گیراوە ئاوە ئەو تێتی مامۆستا گیانوەرە ئینەکەم بەرێوتم ناهات ئێمە ئەبێ ئەوەم فێر کردووە الحەمدوللا ئازانم ئەمە ئەدەبی خۆتە کە ئەتەوێ من بەری و ئیشەکەم گەی بەڵام پێم وتوی کە هەرگیز نۆرە و بڕین نەکەین لە کەس یەکێک لە بابەتەکانمان کە شێوازی هەڵس و کەوت بوو ئەم بابەتانە بوو وتی مامۆستا خۆر حورمەتەن بۆ تۆتم ئەندەس و خۆشێ ئەمە حورمەتەکە و نواندوە هەموو شتێکە سپاس بۆ خەکەسی وامان پێگەیاندووە کە ئێساش لە شەقامەکانە لە شارە لە بازاڕە پیانەگەن شانازی پێوە وەڵام من یعنی تاجێکی شایی بخەنە سەرم بەقەدەرەوە پێم خۆش نییە لە مزگەوتێکدا نوێژمە کرد نوێژی هەینی کەلام کردەوە یەکێک لە قوتابیەکان ڕێبواری ناوە نیشت بێرەمە و ماچی کرد 3 جار یعنی قەنەعەت بێ ئەوەندە دەنگی ماچەکەی گەورە بوو خەڵک ئاوا هەمووی لای کردەوە وتم کاکە گوڵ ئەو بووە ئاوا چیم کردووە تا ئەوەنە تۆ بەو حەماسەتوینە وتی مامۆستا گیان من ئەم خوێن کەمێک وەکو بڵێ بزێو بووم باوکم نەبوو دایکم هەموو ڕۆژێ هاتووە ئەمانە و با بخوێنێ و ناخوێنێ و تۆ ئامۆژگاری کێوە وتم بەڕاستی هەرچی بکەیت لەم سەر ئەزا ناکاتە ئەوەی کە لەسەر خوێندەواری هەبێ چونکە خوێندەواری بەڵێ ئەکرێت ڕۆژێ تاعین نەبی یان ڕۆژێ بۆ منەدا نەمەزرێ بەڵام هەمیشە لە ناختا تۆ کەسێکی خاوەنی شتێکیت ئەم شتش خوێنەواری ینی هۆشیاری ینی ڕێگاڕوونی ینی ئەوەی کە ئەتوانی ڕێگا بۆ خەڵکی کەش ڕوونکەیتەوە لەبەرەوە بخوێنە گوڵەکەم بخوێنە دایکێک ئومێدی بە تۆیەوە هەمیشە بە دوای توای وەڵە ئەگینا ئەیتوانی بۆ منە بچێتە ماڵی خۆی بچێتە شوێنێکی بەڵام ئەو بە تۆ دانیش و پۆپی چەرم کردووە کە لە کوردەواری ئەڵەن پۆپی چەرم وتی مامۆستا ئینشەڵڵا واکەم وتی ئەمڕۆ دوێنێ بووە پێرێ بڕوانامەکەم وەرگرت لەسەر ئەو قسەی جەنابتە ڕۆشتمەوە من وا ئەزان من تاجێکیان خستووە سەرم کە ئەوم بینیوە یا بۆن من ئەوەنە لەگەڵ یان الحەمدوللا کۆک بووین من قوتابی هاتووە ئێستا هۆسایەکی زۆر بەناوبانگە یعنی نەیە خوێند بەو شێوە باوکی ئامۆژگاری کە الحەمدوللا من زۆر تێکەڵ بووم بەلایەنە جەماوەریەکە لەگەڵیانە لانی کۆمەڵایەتیم زۆر باشە شکر لەگەڵیانە زۆر خۆشەویستین ئێستاش یعنی بەخوا لە هۆڵەکەیم دەستەکەن بە باخەڵما تا ئیدارەیەن لەگەڵما بەڵام شانازی پێوەکەم جا بەو کوڕم وتم ئەگەر ناخوێنی هي من بلا بولا با مامۆستا قسە و پێ نەڵێ با باوکو بانگ نەکەن هەموو ڕۆژێوتی مامۆستا وتم 40 دقەی ناتوانم 40 دقە بێ دەنگمیتی دڵنیا بواکەم قەنەعەت هەبێ ئوستازی بەڕێز هات خانووەکەی ماڵی براکەمە کرد ئەو هۆساکەی بوو دوای هەموو حەق دەسوانە وتم چەنەکەوتی 550,000 یعنی کەمی وت خاتری زۆر گرت بوو پێمدا بە 1000 حاڵ و سوێنکاری نایبم وتم نا خەڵکە وازانێ گەڕک شەڕەکەن کاکە وەریگرە مافی خۆتە من هەمووی ئەو حرمەتە دەزانم ئەو لطف و مەحیبەتەوە زانم دوایی بە زۆر 150,000 فرەداوەتە باوەشی براکەم و ڕای کردو ڕۆشتەوە وتی دێوە هەر هەدیە منە بۆ تۆ من شانازیەکەم کە ئەمانە بەرهەمی دەستمانن کە ئەمتوانی وانە کارێ بکەینەوە بۆ ئومێدەم ئەوانش ئینشاءڵڵا هەر هەمان کەسە بن و ئەبن بە مامۆساوە مامۆساش چرایە لە نێو کۆمەڵگات لە ناحی زەڕیان وە لەوێ قوتابخانەی کانیمیل لێوێ من چوومە قوتابخانەیە لەوێ لەگەڵ کۆمەڵێ مامۆسای زۆر بەڕێز و باشوانە کە هەمویان بە حەقەت خاوەنی ئەزمموی زۆر باش بوون و کەسانی بە ئەدەب و بەڕەوشت و بە حورمەت بە تا ئێستاش زۆریان هەر لێ ماون و پێکەوە بەردەوامین لە قوتابخانەش توانیم ببن بە ئەلفبێ بڵێمەوە لەگەڵ وانەی هونەرە ئەیش سوپاس بۆ خۆتوانیمان بۆ منە جێدەستێکمان دیار بێت لێ ساڵانەکە لەگەڵکردنەوەی پیشانگایان بۆ منە کۆڕێک یان بۆ منە پیشانگایەکی ساڵانە هەر شتێکە کرایەوە قوتابیانیشمان بەشداری پێکرد و خۆشمان بەشداریمانە کرد بە چالاکی ئیتر بە شعر بێ بەکاری هونەری یان بە بیرمێتێکی لەو پیشانگایانە کە کردمانەوە من لەسەر کاری هونەری لەسەر بەردەکەم 375 بەردیان دروست کرد بۆ قوتابیەکان ئەو سەرپەرشیاری لە سلێمانیەوە بەڕاستیەوە دەستخۆشی کرد من سپاسیەکەم تا ئێستاش لەوە چ وەکو زەنگێک لە مێشکمان لێ درێتەوە کە توانیوتان قوتابیان ئا بەو شێوە فێرکرد لەگەڵ قوتابیەکانشا کە بە حکمی ئەوە ئێمە ناوچەکەمان هەمووی خزمەوە پێکەوەیە یعنی تەنانەت ئێستا لە ژن و ژنخوازیەکە تەنانەت لە پرسەیەکە لە شینە لە شایە هەمومان پێکەوەین یعنی من بۆ مناڵمان هەبووە قەنەعەت و هەبێ
بقدر دوو معاشلەوە داهاتی هاتووە ئەوە کەسوکاری ئەو قوتابیانەوە یام ئەو خەڵکە هاتووە پیرۆز بەیان کردو چونکە ئێمە بە حکومەوەی 10 ساڵێک مناڵمان مەبوو دوایەوە هەبوو یعنی سێمەکە محیبەتی ئەو خەڵکە وەکو باران بەسەرمە ئابارێ ئەمە لە گەورەی ئەوانەوە لە گەورەی ئەو مامۆسایان هاوڕێمەوە لە گەورەی ئەو سنوورەیە کە توانیمانە وەکو مۆمێک بۆ یەکتر بتوێنێەوە وەڵامە هەمیشە بووە بە سیانەیەکی نەکتر وەکو شیعر و وەکو هونەر و وەکو خۆشنووسی وەکو بڵێ سێ کوچکەیەکی محیبەت و داهێنان و خزمەت و ئەمانەیە لای من چونکە بەم سیانە من توانیومە هەم خزمەت بە خۆم بکەم هەم بە خەڵکیش ئەلبەت خزمەتی مادی نەوەکو ئەوەی بڵێ تا ئێستاش دەوەچێ بۆ خۆشنووسیەکە نەبێ ماوەیەک دوکانم هەبوو کە پارەت پێ پەیدا کرد وەکو بژێوی ژیانت ئەگەنە هونەرەوەمانە تا ئێستا هیچم پێ پێیان نەکرد چونکە وەکو حەزێکی خۆمە زیاتر جگەلەوەی کە لە هەمیشە لە هەموو کەناڵەکان و لە سایت و لە پەیج و لە تەلەڤیزیۆنەکان دیمانەمان کردووە و کە بەرنامەیان کردووە بەڵام ئەمانە هەمیشە ڕۆحی مرۆڤ ئاوەدەن بۆ تۆ کە کارێکی هونەریەکەی بەڕاستی تر لەم دنیا جەنجاڵەدا مێشک و لای ئەو شتەیە ئەوەنە تیا خەسە بیتەوە ئاگاو لە ئێش و ئەزەر و ژاوەژاوی دەوروبەر نامێنێ یا بۆ کارێکی خۆشنووسیەکەی تۆ چونکە چاوت پەنجە دەست و خەیاڵ و هەمووی لەگەڵ ئەوە ئاوێزانە بێ بەڕاستی تر لەو وەکو بڵێ ماوتم لەو قەرەباڵغەی دنیا دوورەکەیتەوە یا شعر بۆ خۆی تۆ توانی بۆ من ئازارەکانی خۆتە ئازارەکانی تۆی ئازارەکانی میلەتێکە ئازاری دایکە باوکە کەسێکە ئەمانە بە شعر ئەنووسیتەوە ئەبن بە هەیوەنتێتە بەڕاستی ئەبن بە هەنگوینی ژیانت واوت پێکەن چێژێکت پێ بەخشن کە تۆ هەمیشە کەسێکی نەرمونیان بی من بەڕاستی شعر یا ئەدەب و هونەر وای لێ کردوم ئاواز بڵێن ئۆتۆمبیلەکەم پێ بووە لە پێشمەوە کەسێک لەگەڵ کەسێکی ترا قسەی کردوە زیاد لە 12 دقەوە ساو نەهۆڕێنێکم بۆ لێداوە ئاماژەیەکم پێدەوتم با قسەی خۆیان بکەن دوای یەکێک لەولا هات وتی بە کوڕەکە ئاوا قسەیەکی کرد نازانی مامۆستا عەبدوڕەحمانە وڵا دابەزی سوپاس بۆ مامۆستا گیان خەجاڵەتم و نەمزانیمەوە تم گوڵەگیان نیو سەعاتێکەش بووە سەرەتای هۆڕێنێکم لێ نەیەدا چونکە الحەمدوللا توانیمە خۆم کۆنتڕۆڵەکەم لەسەر خۆمان بین ئارام بین بەڵام ئەو ئەگەر کەسێک خوا نەخواسە ڕق بێ دابەزێت دوو قسە و پێ بڵێ وتی مامۆستا ترمە دەرسە بۆ کاتێکی تر لەبەر سوپاس بۆ من شیعر و ئەدەب و هونەر ئەمانەی پێبەخشیوم بڵێن شێوەکاری کردومانەوە وەکو بڵێ لەسەر ئایا قماش بێت لەسەر وەرەقە بێ هەر شتێک بەڵام دوای بیرم لەوە کردو لە 2014 بوو بۆچی هەر لەگەڵ شتی نەرما ئێمە کار لێک بکەین ئەی بۆ لەگەڵ شتی ڕقا بیرم کردەوە بەرد شتێکی جوانە هەرچەند خۆ لە وڵاتانی تر لێ کراوە بەڵام لای خۆمان وەکو بڵێ زۆر نەمبینی بوو بۆ شێوە ئیتر چووم کە ئەچی بۆ گوێی کەناری دەریایەک ئەچی بۆ چەمێک ڕووبارێک ئەچی بۆ سەیرانوانە شتی جوان بینی بەردۆمانە هێنامەوە و شتم لەسەر کرد کە کردم ماشەڵڵا زۆر بۆ جێگەی دەنگ و باسی خەڵکو و پیشانگەیان بۆ کردمەوە لە شارە زوور و لە شوێنانی تریش اینجا بەرنامەکان کاتن زۆر خۆش بوو و خەڵکێکی زۆر داوای کرد ینی من سێ بەردەمدا ناوە بۆ منە کە وەکو بڵێ ئەم ڕەمزی مەولانای لەسرە لێرەوە هەر لەم سلێمانیەوە بەڕاستی مرۆڤ بەرپرسی ڕێکخراوە کە تەلەفۆنی بۆ کردم هەرسیانیان بە چەنەیە من ئەمەوێ بەس نەمفرۆشتوە دڵم نایە بەڕاستی بیان فرۆشم هەرچەند بەردێکی زۆر بەڵام یەک کێشم هەیە کە کاتێ بەردێک دانیم شەیەک بۆ خۆم بڵاوەکەمەوە بە حەقیقەت کۆمەڵە کەس دەستی پەیوەندیتیەوەکەن کە ناچارە بێ هەرچەند ڕۆگیرە بێ بەڵام تۆ نایشکی خۆش نیە و هەموو شتێکیش بۆ ناکرێ هەموو کاتێ مامۆستا یا بەردێکی وا پێم بفرۆشیان بۆم کە لە ڕاستی ئەمە زۆر جاری احتیاجیەکەت بۆ دروستەکە وەکو شیعرکەی دەستم پێکرد هەر لە مناڵیوە من ئەڵێم کە باوکم مرد باوکم خوای گەورە لێ خۆش بوو بێ ئینشاءالله و ئێستاش گۆڕەکەی باخچەیە بێت لە باخچەکانی باش باوکێک بوو بەڕاستی هەر بۆ مناڵی خسمێ بەرخوێندنی قورئان کە سەرەتای تر مەکتەب تازە کرایەوە ئەوی تۆ بخوێنە هەرچی تەبێت لەم ژیانە من بۆ دەکەم مرۆڤێکی زۆر جیاواز بوو چونکە براکەی ترم کە بۆ منە وەختی خۆی لەسەر شاتە بوو لەو گوندە قوتابخانە نەبووە هاتووە بردوێتی بۆ هەڵەبجە لەوێ خسێتێ کردێتی بە شاگردی خیاتی و فێری خیاتی کرد بۆ منیش کە پێگەشتم لەو 6 ساڵی تەمەناکە لە خزمەتیا بووم مامۆستایەک ناوی مامۆستا مەلا محەممەد بوو وتی بەم کوڕم بخوێنە هەرچی ئەڵێ من بۆ دەکەم کردی بەڕاستی دوای ئەوە درێژەیەوە براکەم خیات بوو کە هات بۆ ئەم سلێمانیە قماش و شتێک کرد بە دوکانەکەی دوای هەموو جارێک کتێبێکی هێنایەوە بۆ من وەلی دیوانە و خورشیدی خاوەر و مامۆستا قانی و ئەمانەی بۆ هێنامە لەمانەکەم خوێندەوە
هەستمە کرد بە هەرێکی شعریم تایە ئێتر منش بەرەبەرە دەستم پێ کرد کە دەستم پێ کرد دوایی گەشتمە ناوەندی مامۆسایەکمان هەبوو بە ڕەحمەت چێ مامۆسا حوسێن قادر شعرێکم نووسی بوو بە بیر مێ بۆ پیرەمێرد دوای پیشان داوتم مامۆسامە چۆنە نایخۆم لێ نەنووسی بوو وتی وەڵڵا شعرێکی زۆر جوان عەبدوڕەحمانی مەکیە نووسیوتی وتم خۆم وتی باوەڕ ناکەم وتم بەخوا خۆم نووسیمە زۆر دەستخۆشی لێ کرد وتی هیوادارم بەردەوام بی ئێتر بەرەبەرەکە نووسیم دوای ناردم بۆ ڕۆژنامە شتەکان الحەمدا بڵایانە کرد و خەڵکێک دەستخۆشیە کرد وای لێ کردم کە الحەمدلە تا ئێستاش هێشتا بەرهەم چاپ نەکردەوە کرد چاپ الحەمدلە هەمووی ئامادەیە بەڵام بەداخەوە هەندێک تەماڵیم هەیە لەوە تا ئێستا بەرهەمێکم چاپ نەکردم بەڵام دوو بابەتم لە پرۆگرامەکانی خوێندنا خوێندرێ یەکیان وەرزەکانی ساڵ بوو بۆ ماوەی 15 ساڵ لەو پرۆگرامە بوو کە پرۆگرامیش گۆڕا ئێستا لە پۆلی پێنجی بنەڕەتیە کوردەکەی سوپاس بۆخوا شعرێکی منیش دانراوەتە بە ناوی کتێبەوە ئەمە شعرێکە بە ناوی مانگ و نان کە مناڵ بووم و ئەم دەزانی کە مانگ نانە و لە ناو تەشتی ئاسماندایە نانم قەواڵە دەکرد و زوو دەم خوارد بەڵێ دایکم تێگەیان بووم نان بەخشین و خاوەن ڕۆزی تەنها خوایە جارجار دەمبیست گرانیە جارجار دەمبیست گرانیە بەڵام چی بوو نەمدەزانی واتە قات و قڕی و زەحمەت باوکم پاروی خۆی پێدەدام دەموت ئەی تۆ دەیوت ئاقڵ نانی تەشتی ئاسمانی خوا دوایی نایە وتم ئەیوا جارێ ڕێکەوت نان لەو تەشتە نەکەوتە خوارد وتی ئاقڵ خوا بیەوێ لە زەویشدا دەنکە گەلمێ دەکا بە نانی بێشومار شعری مناڵانم زۆرە بە ڕێژێکی باشم بەشی چەند نامین تێکە بێت چونکە مناڵانیش لە ڕاستی وەکو وتم هەمیشە مناڵ نێو گەلی ئێمە بەڕاستی هەمیشە زوڵمی لێکراوە بووە بەوەی کە هەمیشە لە ناوقات و قڕ و شەڕ و نەهامەتیە بووە لەبەرەوە بیرم کردەوە کە مناڵیش نابێ بێ بەشیکەین چۆن بۆ گەوران نووسێ بێ مناڵیش هەرچەند بۆ مناڵ نووسین بەڕاستی ئاسان نییە مناڵ بێ بچێتەوە ناو دۆخی مناڵی تەمەنی مناڵی خۆی اینجا بنووسێت چونکە زۆر ئێمە شاعیری زۆر گەورەمان هەیە ئەڵێ من زۆر هەوڵدا بۆ مناڵ بنووسم بەڵام ئەڵێ کە توانیم نای پێکەم وازم لێنا بۆ کەسێکی تر من بۆم نووسیوە الحەمدوللا تا ئێستا لە چەند کتێبی ترشا لەی خەڵکانی تر بڵاو بۆتەوە کە بۆی نووسیم مامۆستا من بابەتێکی ئاوا نووسم ئەگەر شیعرێک دەبێت لە بوارە بۆم نووسیوە و چەندیشان ئەوەی بەرە وەرزەکانی ساڵ کراوە بە گۆرانی لە تەلەڤیزیۆنشا و سوپاس بۆ لەم ساڵ پاریشە پارساڵ لەلایەن مامۆستا عەزیزەوە ئەویش شیعرێکی تری ئاڵای کورسانە کراوە بە گۆرانی زۆریان کراون بە گۆرانیوەمانە و بەردەوامیش بۆیان نووسم لە گۆڤارەکانی گۆڤاری مناڵان وامانە بەردەوام بڵاوێکەمەوە و لە پەیجی خۆشما زۆر جارێ داینم کە سوپاس بۆخوا و خەڵکە وەکو بڵێ هەڵمانێکی باش هەڵێن بریا مامۆستا ئەمە بدن نەردایە و لە مەنهەجا لە پرۆگرامە بڵاوبۆتەوە سپاس بۆ خوددا کە بۆ ئەو لایەن و گروپ و دەستە و تاقم و ڕێکخراوەی کە منیان دەبیرە من هەر لە شەقڵاوە تاگاتە هەولێر تاگاتە گەرمیان و کەلار تاگاتەوە هەڵەبجەی شەید و ئەم پارێزگانە هەولێر و سلێمانی هەمویان سپاس بۆ خەڵاتی ڕێزلێنان وەرگرتووە لە بواری هەم شیعرە لە بواری ئەدەبا لە بواری هونەرە و لە بواری پەروەردا من شانازی پێوەکەم بۆ سپاسی ئەوانەشەکەم کە بۆن منە من لە زەڕایەنم ئەو لە هەولێرەوە خەڵاتی ڕێزلێنانی بۆ کردوم لەم سلێمانی بۆیان کردوم لە شەقڵاوەتە وتم کەلارۆمانە ئەمانە بەڕاستی هەڵمانێکی زۆر باشن ئەمانە خۆ بەڵێ شتێکی لەوە چێ بۆ پێ بڵێ ڕق و تاق بەڵام ئەمانە گوزارش لەوەیە کاکە تۆ کە خەریکە بی خزمەتەکەی بە فیڕۆ نەچۆ بۆ کەسانێکان لە پشتی تۆ پێزانن و دەستخۆشی دەکەن و مرۆڤ ئەڵێم چەندێ بچێ بە تەمەنیشەوە چەندێک گەورە بێ بەڵام بە یەک دەستخۆشی وەکو بڵێ ئەبێ بە داینەمۆی هەڵنانی ئەو کەسەوە ئەبێ بەوەی کە ڕۆحێتی ئەودا ئەبێ بەوەی کە جەسەی ئارامی بگرێ وەڵام گومانیتیانێت دەستخۆشی هەمیشە من ئافرین لەوە بۆ من ڕوون بۆ تۆ ئافرین لە مناڵێکەکەی ئەو مناڵە زیاتر تۆی خۆشەوێ ئەو مناڵە زیاتر هەوڵ ئەدا منش بۆ ئومێدم کە ئەم خەڵاتانە وای کردبێ کە
بتوانم باشتر و چاکتر و زیاتر بنووسم و بتوانم زیاتر خزمەت بەخۆم و گەل و دین و ژین و میلەتەکەم و کوردستانیش بکەم. وەڵام من 2003 کەمێک درەنگژنمێنە لەگەڵ خاتونێکی ئازیز و بەڕێز و ڕۆحی منە لە ڕاستی پورزاشمە تارەخان هەر لێرەوە سپاس یەکەم کە لە پشت کارەکان و هەمیشە ئەو پشتیوان بووە چونکە وتەیەکە ئەڵێ لە هەموو پیاوێکی بەرز و بڵند ئافرەتێکی گەورە لە پشتیوە هەیە کە ئیتر ئەوم خواست و بە هاوسەریەکین هەمیشە وەکو وتم پشتیوان بووە. اینجا سێ مناڵمان هەبوو خوانەی بڕێ بە ناوی گەڵا و گەزە و خاکی بۆ لایەنی ژنخوازی من بە حکمەوەی کە لایەنە کۆمەڵایەتەکەم لەگەڵ خەڵکا تێکەڵە زۆر کەسانێکە یعنی بە سوپاس بخوام من کەسی وا هەبووە ئێستا بەناو نایڵم چونکە لەوەچی پێی خۆش نەبێت سێ جار شووەتە داوای ئافرەتێک پیان نەداوە دوای هاتووە دایەتی لە قاپی مامۆستا شتێکی ئاوام هەیە و حەزەکەم بچیت و وتیانە بە جەنابتە بێ و ڕۆشم سوپاس بخوا زۆر بە ئاسانی ئەو باوکە وتێتی تۆ چیتە زمانی تێم کوڕەوتم کەس ناتوانێت بچێتە زمانی کەس بەڵام ئەم مرۆڤ مرۆڤێکی زۆر باشە باش نەبووە من نەهاتم ئەوە تۆش ماڵێکی باشی بۆی ئەم پیاوەنم سوورە لەسەری سوپاس بۆ خۆیسان نمونەی خێزانێکی زۆر پاک و چاک و بڵندن نمونەم زۆر لایە لەمانی عنی بە چەند جار خەڵک ڕۆشتەوەمانە بەڵام من ڕۆشتم سوپاس بۆ خوای گەورە و بەهرە و ئەو لوتفەی لەگەڵان واندم کە بە نیەت پاکی بەڕاستی ئەچمە پێشەوە وازانم ئەوەی لە ژیانمان سەری نەکرد بێ سێ کەس بوو زۆر پێم ناخۆش بوویان ئەوش بەداخەوە کە ڕۆشتم نەبوو یعنی پیاوێک وتی بەخوا چەند کچم هەیە هەمویان بەبەش و ڕازیم بەڵام ئەمە سەر ناگری بۆ چونکە تووڕیان کردبوو چونکە کۆمەڵک خەڵکی تر چوو بوون ئاخر هەمووشە قسەکردن بەڕاستی من ئەڵێ من نابێ قسە لە خۆمان و فڕۆدێنەوە کۆمەڵگا اینجا مرۆڤی زۆر گەورەیە نابێت تۆ من جەنابەت من تۆ هەر کەسێکی تر تەنانەت مناڵێک قسەی ڕقی پێ بڵاو قسە وەکو نەخشێک لە ژیانی ئەمێنێتەوە هەتا دنیای بەتایبەتی ژن و ژنخوازی لە کۆمەڵگەی ئێمە بوارێکی زۆر ناسکە ئەبێ بزانی چۆن ئەچی و ڕێگا و شێوازەکانی چۆنە پێم وابێ مرۆڤ هەموو کەسێ بە دوای کەسێکی باش ئاگەڕێ ئایا کچەکەی بۆ کوڕێکی باشە کوڕەکەی بۆ کچێکی باشوێ ئێمەش خوای گەورە و بەهرێداوە توانیمان هەندێک خزمەت بکەین سوپاسی خوای گەورەکەم خۆی بە حکمەوەی کە زۆر تێکەڵین لەگەڵ خەکەی و سنوور و دەروێش تەنان بۆ سلیمانیمانە الحەمدوللا زۆر کەسی باش و ئایلێ باش و خێزانەمانە تێکەڵین هەندێک جار خۆتە زانی کات وەکو بڵێ خێریتیان نەما بێوای لێ هاتووە تۆ فریای هەموو شتێک ناکەوی بەڵام گرنگەوەی تۆ بتوانی وەکو بڵێ لە دینیش سیلەی ڕەحمەت نابێ کاڵ ببێتەوە من ئێستاش ماڵی براکەم هەیە لەسەر ماڵی خوشکەکانم هەیە ئەگەر مانگی جارێک دوو جار چەندێک سەردانی نەکەم خۆم بە قەرزاربار دەزانم یا ماڵی خزم و کەس و کار بۆیە هەندێک جار لەوەچێک لەیەکە بێ بە زۆر کەم ینی کابرا حەزکات زیاتر بەدەمیەوە بیت یان زیاتر بچیتە شوێنێک بەڵام ئەم خۆ دەزانی کە ئیتر ئینسان ژیانی هاوسەری پێکێنا اینجا بۆ نمونە کە پیشەیەکت هەیە اینجا پابەندی بە هەندێک کار و کردەوە ڕۆشتی خۆتەوە ناکرێت لە سەدا سەد هەموو شتێوەکو خۆی جێبەجێکەی بەڵام سوپاس بۆخوا تا ڕێژەیەکی زۆر باش ینی کەم گلەی کراوە ئەوش کە کراوە دیارە دۆست لە دۆستیەکە سپاس بۆخوا من وەکوتم مامۆسایەتی هەم عاشقە هەم هونەرە هەم ڕەوشتە کە مامۆسا بووم لەو قوتابخانە بۆم قوتابیم بینیوە ئەم قوتابە توانای نووسینی هەیە پێم وتۆ بنووسە ئێستا مامۆسامان هەیە دکتۆرا هەیە مامۆسای زانکۆیە هەموو جار لە دوو بەرنامە سوپاسێکم ناوی بردووم ئەڵێ مامۆسا عەبدوڕەحمان منی گەیاند بەم ڕۆژە کە هەمیشە هەڵی ئەنام و تەشجیعیە کردم لەسەرەوەی کە خەڵکێکی کە هەبوو ئەمانە خەریکی چی تو چی ئەنووسیت و ئەمانە چییە بەڵام ئەو پێوتم تۆ بەهرەتیایە و بنووسە کۆڵ مەدە مامۆسایەک هەیە لە سەرەتای پەڕەی دەفتەرەکەی هەنێک کە ئەو شتانی ئەرشیفی کردووە بۆ خۆی وەخت خۆی پیشاندام کە تۆ ڕۆژگارێ پۆت نووسیوم بەهرە زۆرتیایە و کۆڵ مەدەگەی قوتابیمان هەیە ئێستا لە دەرەوەی وڵاتە بەڵام سوپاس بۆخە لە ڕۆژنامەکانە ئەنووسێ و بابەتی بڵا بۆ تۆم جارێڵێ مامۆستا تۆ هات لێکردم بنووسم اینجا سوپاس بۆخە کەسێک کە کتێبێک دەبرێت بۆ کاکێک لەم سلێمانیە کتێبێکی دەربارەی پەروەدە دەرکرد وتی حەزەکەم چەند شعرێکی پەروەدەیم بۆ بنووسی بۆ بنووسیت یا الحەمدوللا ئێستا چاپ بووەتە یا کەسێک بۆن منە لە هەڵەبجێ لە هەر شوێنەکە نووسێتی مامۆساڵا کتێبێک حەزەکەم کۆمنتێکی تۆ هەبێت لەسەر بەرگەکەی یان شتێکی ئەوان یان بۆن منە کۆبەرهەمی پاڕەزانی دەرچووە سوپاس بۆخوا من پەخشانێکی کورتم هەبوو وەختی خۆی لە سەریان دایناوە
ئەمانە شتانێکن کە هەم دڵ پێخۆشەوە هەم خزمەتێکیشە سەرقاڵی کاری مامۆسایەتی من تر وەکوتم کاری مامۆسایەشە هەم ڕەوشتە هەم عشقە هەم بەهرەیە هەم ئەوێنە ئەمانەیە مامۆسایەتی من هەمیشە بە مناڵیش هەریان و حەزەکەی ببی بەچی یەکێوی دکتۆرێکی وێندازە من هەر حەزم لە مامۆسایەتی بوو سەرەتایش هەر ناوم بۆ بەشێکی تر هاتووە گۆڕیم بۆ هەر بۆ مامۆسایەتی ئێستاش کە مامۆسای سەرەتایی میا بنەڕەتی ئێستا کە پێڵێن چەند دکتۆرێک لەو زانکۆی سپاسیانەکەم کە هەمیشەی وەرەوە بخوێنەوەمانە من هەر حەزم بوو لەم سەرەتایە بم بۆ چونکە مناڵ سەرەتای ژیانێتتر هەر بۆکو پێوترا سەرەتاییان بنەڕات من ئەگەر توانی بێتم لە ژیانمان دوو مناڵ چوار مناڵیش پێگەێنم کە الحەمدوللا زۆر بەرەمان بەڕێ کردووە زۆریش ئێستا گەواهەیە دەن کە توانیمانەجێ دەستێکمان لەسەر ژیانیان دیار بێ ئەوە بەسە بۆ من کە بتوان دوو مناڵ پێبگا بەم دوو مناڵ بێت سێ مناڵ بێت چەندێک بە ڕێژەکە لەسەر دەستی من فێر بوو بێ ئەوە مای دڵارامی منەوە دڵاوایی منەوە هەمیشە دڵناوایی خۆمەکەم بەوەی کە تو سپاس بەخواگەم بە قوتابێکڵێ مامۆستا تۆ ڕۆژگاری ئاوت پێوتم وام کرد مامۆسایەتی ئەبێ ئێمە بگەڕێنەوە بۆی کە پیرەمێر دەوابزانەڵێ ئەگەر دوێنێ مامۆستاکان یەک سوڵتانیان پێگەیان ئەمڕۆ بێ مامۆستای کورد دانیشە و بە ڕاوێژی ورد ڕێگای پێگەیاندن دانێ بۆ ملیۆنان نەک سوڵتانی ئێمە پێویستمان زۆر بە مامۆستایە بەڵام بە مانای کەلیمە مامۆستایەک بێ کە چی بۆ خۆی پێخۆشە بۆ مناڵەکانی خۆی پێخۆشە بۆ ئەوی پێخۆش ئێستا من لە پۆلیەکەم خوا خۆی ئاگدارە دوو دەرسەڵێتەوە لەسەر یەک لەوە چێتە لەبەر ئەڵێن هات مان و ئەبێ و شەکەتە بێ و بە سپاس بۆ خە پێم ئەڵێن توا مامۆستام دەرسێ ژوەرەوە بۆ ئەوەنە بەڕۆحێت ئەچمە ناوێنەوە ئەنە تێکەڵە بم لەگەڵیانە هەمیشە بە گوڵە گیان و ئازیز گیان و بۆ منە دەستی بەرزەکەمەوە تۆپاڵەوانی ئەم پۆلێت و ئەمیانە گوڵی ئەم پۆلێ و ئەو پەپولێ و پۆلێ ئەمە وای کردووە کە سپاس بۆخوا ئێستا اینجا هەر لە ڕووی دەسوخەتەوە دام نابووشێت لە فەیسبووکەی خۆماکە ئەمە دەستوخەتەکانیان لە پۆلێکە مامۆسای نووسی بووی وڵا کچەکەی مژ ئاو دەستخەتی جوانە بەڵام مامۆسا وەکو تۆ ئاوە ئەستێرە و گوڵ ئەمانیان بۆ ناکای ئێستا یاروی مناڵی خۆزگای مامۆسا ئەمەش مامۆسای منیش وایە ئەمەی بۆ بکردن بۆ چونکە مامۆسا ئەتوانێت دنیا بگۆڕێ یابانەکان وازان پێ هەڵە نەچم یان کۆرەکانە ئەڵێ حەو هەنگاو دووری مامۆسا بڕۆ بۆی پێنەنێ بە سێبەرەکەیدا مامۆسا زۆر پیرۆزە هەر پێغەمبەری پێشەوامان هەر لەخوای گەورە کە باسی کردووە بووم ئەو لایەنە عیلمی و زانست و خوێندنە ئەمە هەمووی کێ سەری ڕمەکەی مامۆسایە کە مامۆسا پێم وایە ئەتوانێت چەنان بەرە ئەتر لە هەموو بەرەکانی تری ژیان ئیتر ئایا بۆ نمونە لایەنی یاسایە لایەنی نازانم سیاسیە لایەنی دکتۆری هەمووی مامۆسا پێگەیاندووە بەڵام ئەم بناغەیە باش بێ ئینشاڵڵا کۆمەڵگەیەکی باش و بۆ ئومێدەم گەڕێنەوە بۆ ئەوەی کە بناغەیەکی زۆر باش بۆ ئەم نیشتیمانە بۆ ئەم کوردستانەمان هەبێ بۆی بتوانین ئێمەش لەسەر پێی خۆمان وەکو وڵاتان خۆمان بناسیێنی سپاس بۆ تۆ و بۆ شاشە جوانەکەتان هەر لێرەوە بۆ ئومێدەم ئەم میلەتە ئەم گەلە ئەم نەتەوەی کووردە بۆ جارێکی تر بۆ بارێکی تر کە سپاس بۆخوا یەکبوونێک تێدا ڕەنگی داوەتەوە و هەمیشە یەک بین و هەمیشە خۆمان بین و بتوانین سەر بە خۆبین و سەرمان بە خۆمان بێ بۆ ئومێدەم نیشتمان ئاوەدان بێ بۆ ئومێدەم کە ماڵی هەمومان پڕ بێت لە بەختەوەری تۆ من هەر کەسێکی تر کە ئەمان بینێ لەم شاشەوە بۆ ئومێدەن ڕۆحمان پڕ بێ لە عیشق لە ئەوین لە خۆشەویستی بۆ خاک بۆ نیشتیمان بۆ خوددا بۆ ژین بۆ ڤین بۆ تین بۆ بین بۆ ئەوەی کەسانێک بین هەمیشە ئاوی محبەتمان بۆ یەکتر لێ بچۆڕێ بتوانین دەستی یەک بکرین بتوانین ئەم نیشتیمانم بکەینەوە بە گوڵستان و هەمیشە ئاوەدان بێ کوردستان.